ئەمن وا دیار ئێستا کە وەسەمعان پێکردە دوکانەوە ڕاست کردیا دوکانەکەی من ئێرکانە 11 دوکانە 11 دوکانە لە هەموو خەرچی گەورەترە ئەمن بۆ خۆم بەرژەوەندی خۆم ئیخۆم ئێستا ئەو هایە ئەشای خلاص دەکەم دەبی ئەشای نوێ بیمە لە بۆ فەسلی نوێ لە بۆ بەهارێ لە بۆ هاوینێ ڕاستی ئەشاش بینیم و ئەو هەموو ئەشیایە ئەخەر هەر ناگیرێ بەمەچێ دەر ئەمن نزیکەی 2000 علاقەمەیە 2000 ئاسقیمەیە بەس ئەگە بچمەوێن دەر ئێستا بچمەوێن دەرێ بەشی ئەو دوکانەی ئەشای دێنم و هەر هەندە ئەوانەی کەش دەرەی ناڕۆین لەگەڵ ڕێز و احترامون لە بۆ هەندێکیان ئەوان بەلاش تێدانە لە دوکانەکەی کابرا ئەو لای فرۆشتیە ئەلێکانە بەلاش تێدامایە کابرااتە وەچی مەزوعەکەی لێدێ کابرەکاتە لە خانی بابی دابی پارەی نەدا کابساتێک بچدەکرێتی ئێوە نیە ئەدی ئەوە ڕاستێک ئەو هەیە دەست خۆشبی ڕێز و احترامت هەیە بەخێر بێ کاری ناڕازیبوونیمە ئەوەیە ئەمە بەشێکمان لێرە خاوەن دوکانی بەششمانەیە کرێچی حکوومەتینە واتە بەلەدەینە ئەوانەیە کە کرێچینە نە دوکانیان درایتێ و نە دوکانیشی لەوێن دەر پێ بەکرێ دەگیرێتەوە لەبەر ئەوەی بەحزە شخصی هەیە لێ دوکانە مستەفیدا لەوێن دەر هەم کرێ دوکانەکان گران دەبی لە ڕووی فرۆشتن هەم لە ڕووی کرێەکان گران دەبی لەبەر ئەوەی دوکانی وەرێ دەبی بچی لەوێن دەر دوکانی بەکرێ بگرێتەوە بەکرێ بگریتەوە ئەو دەلێرە سعری کرێەکەی زۆر دەبیتن ئەمەش مستەفید نەبووینە بڵێ مستەفید بووین لێوێنە مەجبورین بچین بەکرێ بگرینەوە یان ئەوەتە بکڕین هۆکارەکەی سەبەبیمەوە ئەو گربنەوەیمە ئەوەشە دەمانەوێ لێرە بمان هێلنەوە حتا پاش جێژنەی بەنسبەت ئەو 12 ڕۆژەی کە دایکیانەمە 20 مانجێ دەبی حتا 20 مانجێ دەبی لێرە بەتاڵکەین ناکرێ برا ئەو هەموو دوکانە بەچ بەتاڵ دەبێ هەموو دوکانە بەچ تێک دەچێت هەموو ئەشیا بەچ دەگوازرێتەوە بەچ لەوێ ڕێک دێخستری ئاخر مودەکەی کەمە لە 2023ەوە دەلێن لەنگەی سیمی بەتاڵ دەبی لەنگەی سیمی بار دەکات لەنگەی سیمی دەڕوە کەینێ دەڕوە کەینێ بەتاڵ دەبی حتا ئێستا وعدەی وایان پێ نەداینا چڕۆژێک دەڕۆین چڕۆژێک بەتاڵ دەکەین چڕۆژێک لەوێن دەر نیشتە جێ دەبین حەقوا بوو ئەوان کە دوکانیان دەخاون دوکانەکانی کە لە حکوومەتیان گرتیا دەبایە بدەنە کرێچیەکانیش چەند ئەندامەشدا چەند لە بەشەکانی ناوبرین سەرۆکاتی شارەوانی شەش و پارێزگاری هەولێر لەو چەند ڕۆژەیدا بێتن ئینشاڵڵا پرۆژەی بازار سپیتاوە دەبێتن ئێمە لە پاش 20 مان کلیلی تەوجا دەکەین کلید بەسەر هاوڵاتیانەوانی کە عەقدیان کردووە کلی لەو لای وەردەگرن ئێرەش لەسەر اختیاراتی خۆیان ئەگەر دوکانەکە هیچ ئەشیای تێدا نەما دەتوانین بیڕوخێن یەکسەرەگەنا چەند ڕۆژێکی دەدرێتن و پاشان کەش ڤیدیۆین بۆ دەرەچیتن ئەو لای دەدەنێن لە پاشان ئەو دەتوانین ئەشیاکەی سەبر بگازێتەوە بە دیاریکراوی لە چ تاریخێک لەو لای بازار سپی دەکرێتەوە ئینشاءڵڵا ئەمە لە 21 مانگ ئەمە خەڵک هاوڵاتی دەستێن دەرەوەی حەقی کردیە سەبر ئینشاءڵڵا ئەمە ئاخرەوە ئەمە کۆتایی ئێرەمان گرینگە ئەو لای ئینشاءڵڵا ئەمە لە پاش 20 مانگ حسابەکە کراوەتەوە بەڵێ چ وادەیەکتان دیاری کردووە بۆ تێکدانی بازار سیم بەڵێ ئەمە بەخۆی لەسەر لیژنە بڕیاری ئەوەی دەداتن ئەمە لەسەر ئیشکردنی ئەو بازارێک کە چۆن سەبر خەڵکەکە دەچیتن باشە لەمان دەردەکەوێتن کە چی بکەین بەس هەموو ئەگەرەکان ئەوەیە کە لە یەکی سێ ئەمە بازارەی بە یەکجاری ینی کارەبا و حرەسیاتی لەسەر نێلی ئەوە وەکو جاری وەکوەوەی کە دیاری کرابی نەک وەکو بڕیار باشە بەشێک لە دوکانداران تازە باسییان لەوە کرد ئەوان دەیانەوێت دوای جژنی ڕەمەزان بڕۆنە ئەوێ ئایا هۆکار چییە؟ هۆکار بزانە ئەمە بزانە کاکشیم ئەتو بتێ لە 7 کەسی لە 7 دوکانی بتێ بیسیەک هەر کێشەمان دەبی کێشەش نییەوە ئەوان کێشیان دروست کردی میسالەن ئەمە هەیتمان دوکانی زوو فرۆشتیە بارزان فرۆشی هەیتمان دوکانی بازاری سپی فرۆشتیە ئێرەی نەفرۆشتیە دەوێت تێک نەچی هەیتیشمان قستی نەدایە